ومێدێکی گەورەمان بەوەیە کە کورد بتوانێت دەوڵەتێکی خۆی هەبێ بتوانێت یەک بێ بتوانێت لە ناوچەکانە ئەو پارچانەی کە بەدەستیات کە خۆی لی دانیشتووە جێنشینی خۆیەتی بە زمانی خۆی بە جلوبەری خۆی ئەم ناوچانە ناوچەی کوردستانی بن. بەڵام بەداخەوە لە جیاتیەوەی کە ئێمە هەموو گۆڕانکاریانە وامان داناوە کە کورد ئەبێ بەرەو پێشەوە بڕوا وردە وردە ئەو دەوڵەتانە هەست بەوە بکەن کە ئەم کوردستانە ئەبێ ئەم ناوچە کوردیانە سربەخۆ بن سربەخۆیەکی خۆیانیان هەبێ و کوێمە چۆن لە باشوور هەرێمێکی خۆمان بەڵام بەداخەوە ئێمە لە ناو باشووری خۆمانە کە ئەوە تا ساڵ و 4 مانگە هەتا ئێستا پەرلەمانمان دانیشتنی نەکردووە حکوومەتەکەمان کاربەڕێکەرە یەکێتی و پارتی کە دوو حیزبی سەرەکین لە ناو هەرێمی کوردستانە گەورەترین کێشەی سیاسی هەیە لە نێوانیانە خەڵکی هەرێمی کوردستان لەبێ موچە یا ئاناڵێنێ لە بەروی سیاسەتەکان سیاسەتێکی پاوان خوازن لە ناو هەرێمی کوردستان ئەمانە هەموو کێشن بۆ ئێمە لێرە ئێمە باس لەواکەین کە چۆن بتوانین هەمومان پاڵپشتی بۆ ڕۆژاوا بکەین کە بەم هەموو هێرشە توندەی ئەخرێتە سەریان کە چۆن ڕۆژئاوا بتوانێت ڕزگار بکرێت لەژێر ئەو بەتایبەتی ئەو ناوچانەی کە کوردنشینن بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵانەکەن و هەروە لە ڕۆژهەڵاتەوە ئێستا ئەبینین کە هەمووی خۆپیشاندان دەستی پێکردەوە کە کوردەکانمان چۆن لەوێ سەلامەت بن لە دوای ئەوەی خۆپیشاندانەکان چۆنەمان بتوانن ئەو ناوچانەی خۆیان لەژێر دەسەڵاتی خوان و خۆیان بتوانن بەڕێوە برن لەبەرەوەمە هەموو ئەو گۆڕانکاریانن بەڵام پێویستی بە قیادەی کوردی سیاسەتمەداری باشت هەیە کە بتوانێت ئیدارەی ئەمانە بکە پێویستت بەوێ لە دنیای دەرەوە لە پەرلەمانی ئەوروپی لە ڕێگەی تەحالفی دەولیەوە کە تۆ بتوانیت ئەم دۆخانە بگەێنی بەوەی کە ئەم میلەتە ئەگەر لەم مەرحەلەیان نەتوانێت دەوڵەتێ بە خۆی دروستکە یاخود ناوچەکانیان بێتە ناوچەی کوردنشینی بە ئەترافی پێ بکەن نێودەوڵەتی ئیتر بڕوا ناکەم لە دوای ئێمە بتوانین هەلێکی تریوامان بۆ یعنی هەڵکەوت لەبەر پێویستمان بە قیادەی باشە بەتەئکیدی هەتا هەرچەنە ئێمە بە ڕۆژانە شەهیدین بەڵام هەمووی بۆ خۆی دڵنیانەوەی لەسەرا چونکە ئێستا دنیای ئێستا دنیایەکی دەرەوەیە دنیای سوۆسیال میدیایە لە سوۆسیال میدیایە پاڵپشتێکی زۆر لە دنیا بە هاشتاگەکان بە هەمووی بۆ کورد هەیە و بە تایبەتیە بینین کە کوردی ڕۆژئاوا لە چ بارودۆخێکی سەختان کە خەڵکی سڤیل چۆنە کوژدێ بەس لە بەروی کووردە هەرەمەش بوو وای کرێمە کە بینیمان بەداخەوە سەرۆکێکی دیکتاتۆری هەرچەنە من پێڵام دیکتاتۆری داعشی وەکو سووریا کای بینین ئیجبار بووە کە زمانی کوردی بکاتە زمانی ئەساسی کە ئیجبار بۆ هەنێ بڕیار با بۆ ئەوەی کە ئەزانێ کە چی بەرامبەر بە میلەتە کردووە چی ئیجباری کردووە کە شەرع لە دوێنێشەوە ئەو بڕیارانە بە هەموو دەوڵەتانی دەرەوە ئەمریکایەکە کەلەوانی کە تەسیری گەورەی هەیە لەسەر لەبەرەوەی خۆشی ئەتوانم بڵم ئەبێ ئەوەی پێ بکرێت چونکە ناتوانێت میلەتێکی گەورە کە شەڕی داعشی کردووە میلەتێکی گەورە کە شەهیدی زۆریاوە کە ئەوەی ئەو کردوێتی هەتا ئێستاش هەموو ئەو کەسانی کە ئەتوانم بڵم کە داعشن و ئەو ڕایگرتوون ئەو حکمیانەیە و ئەو نەیەشتۆ وڵاو ببنەوە جارێکی تر داعش شانە بکە هەموو دەوڵەتێکی دیکتاتۆر ئەبینی ئێوێ ئەو سنوورەی کەیەتی سنوورەکەی فراوانترکە ئێوێ دەسەڵاتەکەی فراوانترکە ئێمە لەبەری پارچە کراوین بەسەر ئەم دەوڵەتانەوە دەوڵەتێکی وەکو تورکیا کابینێ زیاتر لە ئەتوانم بڵم بەشێکی گەورەی لە کیسەچێ دەوڵەتی عێراق بە هەمان شێوە دەوڵەتی ئێران بە هەمان شێوە اینجا ئەمە خۆیان کورد بەخۆی گشتی میلەتێکی بەهێزن میلەتێکی کراون میلەتێکن جیاوازن لە میلەتەکانی تر ڕاستە ئێمە هەرمتێک بیری تندڕەویە ئەوە تەئسیری ئەو دەوڵەتە کۆی ئەمانە بوونەتە کۆیلی ئەو دەوڵەتانە ئەینا میلەتی کورد خۆی ئەتوانێت باشترین ناوچە دروستپال لە هەمویان پێشکەوتوتر بێ و ئەشتوانێ ئەو پەیوەند پێکەوە ژیان بەڕاستی لە ناو کووردا هەیە میلەتەکانی تر کەم قبوڵی پێکەوە ژیانەکەن لەبەرێ ئەو ترسە گەورەی لەسەر ئەم میلەتەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بتوانێت بێتە یەکەم و بتوانێت هەموو ئەو ئەتوانم بڵم دەوڵەتە دیکتاتۆریانە هەموو ئەو دەوڵەتە دواکەوتوانە لە عەقلیەتە ئێمە ژن لە ئێستاە توانم بڵم لە هەموو ناوچەکانی کوردستانە پێشکەوتوترە و پیشان بەشان ئەتوانم لە پیاویش باشتر توانیوێتی کار بکە لە جەنگاکارەکە لە هەموو پێگە سیاسیەکانە باشترین سیاست مەدارە لە بەرەوەمانە تەئسیری هەیە بۆ ئەم وڵاتە دواکەوتانەی کە ئێمە تیاناژی ئەکید هەمووی من کاریگەری زۆرەی هەیە لەسەر پرۆسە ئێشتی